من زیاتر قسە لەسەر ئەو نظامە دەکەم ئەوەی کە لە طبعاً ساڵی 2025 دەرچواتە بە تایبەت لە بۆ ئەو هەڵبژاردنە دەرچووە کە پێی گوتێ نظام الحملات الانتخابية رقم 4 بۆ ساڵی 2025 طبعاً ئەو نظامە بۆ خۆی لە 27 مادە پێک دێ بەڵام بەشێکی زۆری پەیوەندی بە تەعاریف و بە چۆنیەتی کارکردنی لیژانەکانی بە دوواداچوونی حملاتی انتخابی ئەوان هەیە بەڵام دەکرێت تیشک بخەینە سەر ئەو بابەتانەی کە بۆ ئێمە ئێستا گرنگە ئەویش شروطی یاخود مەرجەکانی حملاتی انتخابیە. طبعا لە حملەی انتخابی یەکەم مەرج هەیە پەیوەندی بەو شوێنانەوە هەیە کە تو دەتوانی انتخابات ڕاگەاندنەکانی خۆت یاخود ئەو حملە انتخابی کە هەتا لەوێ پۆستەرە هەڵی دەواسی ڕسمە هەڵی دەواسی بەرنامە حزبیەکەتە هەڵی دەواسی ئایا لە هەموو شوێنێک مەسموحە ئایا لە هەموو شوێنێک بۆ تێ طبعا ئەوە دیاری کراوە نابێ دەوائری دەولە نابێ قەزا نابێ دەستگاکانی عەسکەری چەکداری وەزارەتی ناوخۆ ئەوانە بەکاربێ نابی ممتەلەکاتی دەولە لە دەوائر لە موسسە لە ئەوانە بۆ ئەوە بەکاربێ کۆمەڵک شروطی تر هەیە پەیوەندی بە ناوەڕۆکی حملە انتخابیەکەتەوە نابێ مەوزوعی دووبەرەچی قەومی دووبەرەچی دینی دووبەرەچی کۆمەڵایەتی دووبەرەچی ناوچەی ئەوانەی لە خۆ بگری نابێ عونفی تێدابی نابێ کۆمەڵک محەدیداتی لە بۆدانەیە کە نابێ ئەو شتانەی تێدابێ ئەوە لەلایەکی ترەوە باسی ئەوە دەکا کە تو کەی دەست پێ دەکەی حەقت هەیە باسی حملە انتخابیەکەت بکەی پۆستەرەکان تەواسی و کەی لای دەبەی ڕۆژێک 24 ساعت پێشی دەنگدان دەبێ لای بێ دەبێت لە دووری عەلەقەڵ 100 مەتر لە مەراکزی ئیختراع و مەراکزی دەنگدان دەبێت دوور بێ و نابێ هێزە چەکدارەکان بەکاربێنی بۆ دیعای انتخابی ئەوانە کۆمەڵک محەدیداتە دانراوە و باسی ئەوەش دەکا کە ئەو پارەی کە تو بەکاری دێنی بۆ حملاتی انتخابی تەوانەوە بخۆی هەر بخۆی ئەوە پێی پێ بکەنی نابی دەبێت سەرچاوەکەی مەشروع بێ نابێت لە وڵاتانی تر پارە وەرگرتوێەوە لە بەرچاوی خۆشمان دیارە لەسەر تەلەڤیزیۆن کابرا بە شارەزەوە دەڵێ ئێمە ئەوان $10 ملیۆن دۆلارەمان لە فلان دەوڵەت وەرگرت و فلان حزب فلان حزب فلان حزبیش هەرێکی حسای خۆیان بردەوە کوچالەیەکی چ حزبی دەیجێتەوە لە کاتێکدا هیچ ڕێکارێک بەرامبەری وەرناگیرێ نەکەرەوە کۆمەڵک شیت کەش دەکا و کابرایە هیچی بەرامبەر وەرناگرێت ئەوە اعتراف دەکا بەڵام هەشە ئێمە هەموو حزبەکان کە دەمیان دەکەیەوە جگە لە دوو حزبی دەسەڵات کە ئەوانە ئەحزابی دەوڵەمەندن ئەیتر سەرچاوی پارەکەیان لە شوێ و چۆنە ئەوە دەبێت دەستگایکی تایبەتمەند بە داچوون بۆ ئەوە بکە بەڵام ئەحزابەکانی معارزە بە شێوەیەکی گشتی بازدەوە دەکەن کە ئێمە پارەمانێ و ئێمە سەرچاوی داهاتمانێ و ئێمە ئەوەمانێ و ئێ باشە تو تەماشای ئەو انتخاباتانەتان دەکەم ئێستا دەچینە سەری هەرێکەی چەند تەکلیف دەکا ئەوە طبعا دیعاە ناکرێ بە هەندێک دیعاە هەیە لەبەر ئەوەی نەزەعاتی تێدا لەبەر ئەوەی ڕەنگە مەشاکلی ئەمنی دروستکە نابێ ئیشارەت بەوە بکەی بە بیرهێنانەوەی هەندێک بابەتی تاریخی کە ڕەنگە شێوی لە کۆمەلگا دروستکە نابێ ئەوانە بکەی بابەتی انتخابات ئەوانە هەموو لەسەر شێوەی تعلیمات دەرچووە مەفروض وایە ئەوانەی کە بانگشەی انتخابات دەکەن وابەستە بن پێی و جێبەجێ بکەن بۆ نمونەیەکێک لەو شتانەی کە دەڕێ نابێ ڕسمی سەرۆکی حزبەکەت ئەگەر بۆ خۆی لە ضمنی قایمە انتخابیەکە نەبوو نابێ وەکو دیعایەکی انتخابی بەکاری بێنی بۆ نمونە من حزبی ئەلیف سەرۆکەکەم بۆ خۆی لە قایمەکە وجودی نییە وەکو ناو واتە بەربژێر نییە کەواتە نابێ ڕسمی خۆم دانێم و ئەوەی لە پشتمەوەیە ئێستا بۆ نمونە مەسەڵەن ئەوەی کاک شاسوار و ئەوە ڕسمیان هەیە کاکعالی ڕاستە بەربژێرە من ئەوەش هەتا ئەوەش بابەتێکە کە دەبێ بەڕاستی مەفۆزی قسەی لەسەر بکردا تۆ چۆن ئەگە کاکعالی ئەگەر کاکفلانە مەجموعەیەک ئەندام پەرلەمانی کوردستانمان هەیە هێشتا لە پەرلەمانی کوردستان دانیشت و خۆیان بۆ پەرلەمانی عێراق شەڵبژاردووە ئەوە تۆ
یعنی عقدیەکی ئیجتیماعی لەگەڵ من هەیە من کە سەوتم داجێنابێت بۆ ماوەی 4 ساڵ ببی ئەوە دەبێ ئیلتیزام بەو 4 ساڵە بکەیت تۆ بۆ نی هیچ ئیشێکی کوێک چۆن قانون ڕێگەی پێداوی بچی لە شوێنێککە خۆت هەڵبژێری ئەوە بۆ خۆی مەفروض وایە خوێندنەوەیکی یاسایانەی بۆ بکرد چکە من وەکو یاساییەک پێم وایە ئەوە یاسایی نییە چونکە بەپێی لێکدانەوەکان ئەوەی کە خۆی هەڵدەبژێرە بۆ ئەندامەتی پەرلەمان عقدێکی کۆمەڵایەتی هەیە عقدێکی سیاسی هەیە و قانونیشە لەگەڵ میلەت کە ئەگەر دەنگت دامێ متمانە دامێ من بۆ ماوەی 4 ساڵ دیفاع لە بەرژەوەندیەکان دەکەم بەو شێوازە بەو بەرنمەیە باشە من ئیلتیزامی خۆم جێبەجێ کرد و دەنگم دایە ئەوە تو دەرچووی کەواتە تو لەسەرتە ئەو وعدەی کە داتە من لە کاتی بانگەشە ئینتیخابیەکان کە بۆ ماوەی 4 ساڵ لەو پەرلەمانە دیفاع لە من دەکەی ئەو کوا ئیلتیزامت بەوە ئەوە بۆ خۆی مەفروض وایە ئیدعام ئەوە ڕێگە بەوەنەدا مەفروض وایە مفاوەزەی ڕێگە بەوەنەدا ئیلە ئاخری ئەوانە کۆمەڵێک ڕێنماین کە مفاوەزیە دەری کردوون و ئەوەی کە دەشی بینین بەپێی راپۆرتەکانی تۆڕی شەمس بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکان لە عێراق و لە لە عالم شەبکەیەکی عالمیە بەڵام حالیان مهمەی چاودێریکردنی انتخابات لە عێراق و لە هەرێمی کوردستان بە دەرەجە یەک ئەوان دەیکەن ئەگە سەیری تەقاریەکانیان پێ هەر لە بیداەتی بانگەشەکانەوە مەجموعەیەکی زۆر لە خڕوقات لە هێرشکردن سەرێکتری لە ناو زڕاندن لە ئەوە هەردوونی و پێرێ یەکێک لە ئەندام پەرلەمانیشە خوا نەی بڕێیاخوا پرسیاری ئەندام پەرلەمانی چکرد دەکە دەڕێ کامە ئەوەی بەحاسی بە مەشهورە بخۆیەوە ناو زڕاندنە من لە جیاتیەوە ئەندام پەرلەمانە بنە چشکاتی دەکەم ینی چۆن حاسیبێ چی حاسیبە کەسێ بە حاسی مەشهوربی مهم ئەوە نازانی یاسات چیە جا قڕت بەسەر ئەوە یاسات بۆ دانی سبەی ڕۆژ مافەکانی تو ئەوە ڕێکی دەخە ئەوە کارەساتەکەوە ئەگەر بە شێوەیەکی گشتی ئەبرز یاخود زەقترین ئەو خاڵانە دیاری بکەین کە لەو هەڵبژاردانە دەیبینی ئێمە ئەوە لە بیر نەکە کە ئێمە بە وەزعێکی اقتصادی زۆر خاردە دەڕۆین لە هەرێمی کوردستان لە کاتێکدا ئێمە نێزکەوە بزان 59 ڕات بە نەدراوە تا ئێستاوانە دەوروبەری ڕقمێکی ئاوایە لەوانەیە زیاتریش بێ ڕاتب نییە بۆ من بەڵام ئەو حەزبەی کە دەڕێ دەنگم بدێ دەچی پۆستەرات دروست دەکا ڕەنگە پۆستەرە گەورەکان دووەرەقە زیاتر تەکلیف بکە وانە ئەوەی هەرە گەورە یەک لا جادە دەگریەوە ئەتو ئەو دووەرەقە بۆ گەنجێکی ئێستا لەوانەیە مەساریفی یەک مانگبی کە نەتەعینی دەکەی نەڕاتبی هێنا تۆڕی چاودێری کۆمەڵایەتی ئەوەی شەبکە حیمای اجتماعی هیچ دەرفەتێکی کاریش نییە بڵی دەرفەتی کاری بۆ دەڕخسێن بەڵام لە بەرامبەردا ئەتو ئەو پارە جوانانەی کە بە مەلاین دۆلارە بە مەلاین دۆلار کەسیش نازانی مەزدارەکەی چییە بەڵام لە ڕسمی زەرد و سوور و ئەوەی دەدەی لە سەرجادەکان هەڵی دەواسی بەو هەموو ئاسنە و بۆ هەموو ئەوانەی کە دێن ئیشی داکوتانی ئەوە لە بۆ دەکەن ئەوە بۆ خۆی حیفێکی ئیجتیماعی دروست دەکات لە لای گەنجان بە تایبەتی یعنی گەنجێک بێت و درهەمێکی لە باخەڵ نەبی بێ لە بەرچاوی ئەو بۆ ماوەی مانجێک ئەو مەلاین دۆلارە هەڵدەواسترێ دوای ئەوە هەموو فڕێ دەدرێتەوە ئەوە بۆ خۆی جۆرە کاردانەوەیەک دروست دەکات وا دەکات کە گەنج بە تایبەتی فئەی گەنج لە انتخابات یاخی بێ و جۆرێک لە کاردانەوەی سلبی هەبێ بۆی کە ئەسڵا هەر بەشداری نەکە کە بە نەتیجە ئەوەش هەر لە مەسلحەتی ئەحزابی دەسەڵاتە چکە چەندەی ڕێژەی بەشداری بوون چەندەی بایکۆت زۆر بێ چەندەی ڕێژەی بەشداری بوون کەم بێ ئەوەندە قیمەتی کورسی هەرزانتر دەبی ئەو کاتێککە قیمەتی کورسی هەرزان بوو ئەو کاتە دەتوانانی ئەحزابی دەسەڵات پشت بە ئەندامانی خۆی بەستی و بگاتە ئەو ڕێژەیە کە ئەو دەیەوێ هەر لەبەر ئەوەشە کۆمەڵێک بانگشە هەیە کە ئەوانە پێچەوانی یاسان بەڵام بە شێوەیەکی غێر مباشر وڵاوی دەکەن بۆ نمونە دروستکردنی ئەحساسی ئەوەی کە تو کاکە تو بچی و نەچی ئەوە دادراوە تەوزیع کراوە ئەوە بۆ خۆی ئەوە بێبەهاکردنی بەشداری سیاسی تو لە ئەوە وا دەکا کە دوو دەڕی باشە مادەمەوە بۆ خۆی هەر تەوزیع کرابی هەردانرابێ من ئەو مادی بوو نەچێ بچم خۆمی لە بۆ هیلاکەم نە ئەوە ئەو هەدەفەکەی خۆی دەپێچێ بۆی کە ئەو قەناعەتە لای تو دروستکە من دەڕێم هەموو کەس حەق وایە بچێتە
ئەوانەی کە حەقی قانونیان هەیە بە بەشداریکردن لە هەڵبژاردنەکان مەفروض وایە بچن شەر نییە دەنگ بدەنە حزبێکی معەیەن، شەر نییە دەنگ بدەنە کادرێکی معەیەن، بەڵام ئەگەر بڕیارە کە تو دەنگ نەدە هیچ عەلەقەل بڕدەنگکەت فی سفرکەوە دەنگەکەت بسووتێنە بۆ ئەوی بەکارێت چکە من لێتان ناشارمەوە. من ڕەحمەتی باوکم لەگەڵ ڕەحمەتی پورم لە یەک هەفتەدا لە ساڵی 2008 تەمەنی درێژیانە بۆ ئێوە جێبهێشت. ڕیفراندوم لە 2007 بوو، هەردووچیان سەوتیان بەڵێ بوو بۆ ڕیفراندوم. لە 2008 ئەمری خۆیان کردێ، لە 2007 دەنجیاندا بزانێ تەسەوڕکەوە ئەوە کە وازەحە. ئەوە لەلایەکە پێشی ئەوەی دەست بەو کۆڕە بکەین لەگەڵ مامۆستا باسی ئەومان کرد، گوتم چوم لە هەندێک سەرچاوی زانستی زانیاری وەرگرم ئەو فلێکسەی کە بەکاردێ بۆ ئەو دیعایە ئینتیخابیانە ئەوانە ئەگەر طبعاً لە طەبیعە وەرگیراوە، ئەگەر بۆ ئەوەی بگەڕێتەوە طەبیعە بینی 500 تا 700 ساڵی دەوێت. تو تەسەوڕی ئەو ڕەقەمە ڕەهیبە بکە، یعنی ڕسمێکی منە بۆ ئەوەی کە لە طەبیعە وەرگیراوە بگەڕێتەوە طەبیعە بێتە کادەوەی مەوادێکی طەبیعی ئاعتیادی 500 تا 700 ساڵی دێت تا دەتوێتەوە زاریشکە دەستەوە ناوەوە بۆ شتێک کە لە غەیری پیسکردنی ژینگە هیچ ئیسیفادەیەکیی نییە. ئەوە دوو خاڵی سەیە مەوزوعی مساعدات لە خارجەکەەوە پێویست ناکەم بەڵگەی لە بۆ بینەوە ڕێژ حزبەکان بۆ خۆیان لە بەرنامەکانیان ئێعتراف بۆ دەکەن کە دەڵێن ئێمە لە فڵان دەوڵەتەوەندە ملیۆنە ماوەرگرتووە لە فڵان دەوڵەتەوەندە ماوەرگرتووە بۆ خۆیان وەکو ئینجازێکی حزبی باسی ئەو شتە دەکەن کەواتە پێویستت بە بەڵگە نییە، چکە لە زمانی یاساش ئێعتراف سەیدە لە دیلێ کاتێکە تۆ دەڕێ کاکە منوام کرد و پێویستەوە بە گەڕام بە دوای بەڵگە ناکە تەواو، چکە کابرا بە خۆی کەوەی گوت ئەوە دەبێتە لە سەروی هەموو بەڵگەکانە. بەکار ئەو ڕێنمایانەی کە ئەو شوێنانەی دیاری کردو کە دەتوانی دیعای ئینتیخابی خۆتی لێدا بنی بڕۆ تەماشای جادەکان کە جارێ داگیرکردنی زەزرە وەسەطیەکان داگیرکردنی تەنیشتەکانەوە وای کردو هەتا سایق ناتوانێت ئەوەی بەرامبەری ئەوەی ئەولا ببینی، ئەوە هەر بە خۆی مەترسی لەسەر ژیانی ئەو کەسانە دروست دەکە کە سیارەی لێ دەخڕن، مەترسی لەسەر ژیانی ئەوانە دروست دەکە کە پیادەن لەو شوێنانە دەپەڕنەوە و هێرشکردن سەر یەکتریش ئێمە گوتمان خطابی کەراهیە نابێ هەبێ لە بانگەشە ئینتیخابیەکان، ئەوە هێرشی یەکتری دەکەن و هەڕەشە لە یەکتر دەکەن، هەڕەشە لە بەکارهێنانی هێز لە یەکتر دەکەنەوە لە هیچ ئینتیخاباتێکی پێشتر نەبووە. ئەوە لەو جارە تۆمار کرا بەوەی کە هەڕەشەی بەکارهێنانی هێزی چەکداری دەکرێت لە بەرامبەر حزبی منافسد، ئەوە بخۆی کارە ساتە بێجگە لەوەی لە هەولێر یان لە کوردستان بە شێوەیەکی گشتی ئەوەکەیە کە دەڕێ قەلبەقەلی دەگوت دڕ و ڕەشبێ ئەوانە ئەحزابی دەسەڵات چ لە زۆنی سەوز و چ لە زۆنی زەرد پێویستیان بەوە نیە تو جەرائیمەکانیان بژمێری، لەبەرەوەی ئەوەندە زۆرە لە جەرائیمی سیاسی، لە اقتصادی، لە جەرائیمی دەستوری، لە جەرائیمی مالی، بڕۆ چی تەستی چۆن دایدنێ هەردووچیان هەیە. اینجا خۆشەکەی لەوەی هەردووچیان پەلار لە یەکتر دەگرن بەوەی کە ئێوە ئەو خاڵقەتان کردووە کاکە تۆش کردوتە، فلان دەڵێ وەڵا لە هەولێر ئازادی نییە بۆ لە سلێمانی هەیە، فلان دەڵێ لە سلێمانی ئەوهانیە بۆ لە هەولێر ئەوە هەیە، کەواتە ئەوان بۆ خۆیان لە حملاتە ئینتیخابیەکان بجگەلەوەی مەوزوعی ناوچەگەری و مەوزوعی عنف و مەوزوعی هەڵدانەوەی کۆمەڵێک کێشەکە جگە لە وروژاندنی کۆمەڵێک بابەت کە ڕەنگە کێشەی کۆمەڵایەتی لێ بکەوێتەوە، کێشەی ناوچەگەری و کێشەی عەسکەری لێ بکەوێتەوە، جگەلەوە ئەوە بۆ خۆیان ئێعترافێکە دەیکات بەوەی کە ئەو شتان هەیە. تو کاتێک کە دێ لە هەولێرەوە باسی ئەوە دەکەی قەزا لە سلێمانی بەو شێوەیە کە هەندێک لە قیاداتی حزبێکی معەیەن باسییان کرد، کاکە تو خۆ بە نەتیجە ئەوە کەم و کورتێ لە بۆ دەسەڵاتی دادوەری بە شێوەیەکی گشتی داریمی کوردستانە تو کەیفت پێ نییە کە لە سلێمانی ئاوایە، چکەوە بە نەتیجە سلێمانی بەشێکە لە دەسەڵاتی یادوەری لە فڵان جێ داواکاری گشتی ناتوانیش بکە
لە کفری لە کەلار لە ئەوە لەوە ئەگەر تانەیەکی لێ بگرن ئەگەر یەکە کە تانە لەستەگری خۆ ئەو داواکاری گشتیە وحدەیەکە ئێمە لە قانون دەڕێ داواکاری گشتی یەکەیەکە دابەش ناکرێواتە ئەو داواکاری گشتی لە هەولێرە لەگە سلێمانی لەگە دوهۆک لەگە گەرمیان لەگەر ڕاپەڕین لەگەر ئەوە یەک جستەیە یەک وحدەیە یەکەیە بەش ناکرێواتە هەر نەقسێک لە هەر شوێنەکە بێ نەقسە بۆ هەموو شوێنەکان کە لە هەر محکەمەیەک نەقسێکە بێ نەقسە بۆ هەموو محاکمەکان کە ئەوە بە شێوەیەکی گشتێکەواتە تێڕانینمان لە بۆ خوێندنەوەی ئەو بانگشی کە تا ئێستا دەکرێت سەرتاپای پێچەوانی ئەو ڕێنمایانەیە کە لە مەفۆزێ دەرچووە و ناچووکە بەشێکیان پەیوەندی بە پاشی انتخاباتەوەی ئەوەی دیەکردنەوەی فلێکسەکان و چۆنی تێڵگرتن و دانانی غەراماتی مالی ئەوانەوەی بەڵام عەلەقەل ئەوانەی کە کاران تا ئەو لەحزەیە هەمووی خەرق دەکرێت و بە ئیمتیازیش نەک بە شێوەیەکی پەناپەردە یاخود لە شێوە نا لە بەرچاوی کامیرە هێرش دەکرێتە سەر پۆستەراتی بربژێرەکان لە بەرچاوی کامێرا و تۆمارکردنیش هجووم دەکرێت بۆ سەر کیاناتەکان کە بۆ سەر بربژێرەکان کە ئەوان هەمووی پێچەوانەی یاسان و مەفروض وایە یاسا قسەی خۆی تێدا هەبی بەڵام هەتا ئێستا هیچ نەدیتە ئەگەر هەر پرسیارێک شتێکتان هەبێ ئەوە من لە خزمەتتان